شاندا بالای ریفراندومی لبغداد دهان جوینین جدا جدا دگل آریان سیاسی و حکومی سازدان و اگر شروع وکرنوان آریشن کتنا برا هرما کردستانه و حکومتا فدرال ده هبوینا و پیشکی وان آریشان جی ریفراندوما ولداویا وان جوینان شاندا ریفراندومی و هاو پیمانیان اجتماعی پشتی کمبونا که سیدم جمهوری اجدان و ساندنین درێژ di کنگرەکە ڕۆژنامەوانیدا هەردوو لە ڕاگەهاندن ku demê du hefteyên dahatî وان آریشان چارەسەر بکەن. أؤكد أيضا ام دو باتيكن كوما ليفجرك السياسي هيا وام لفان ليفجران وديجرن لدور تشتن كو ام لسر ديجين هاف شاند آن دي لهولير با آنجي دي جارك الدن دي سال بغداي بد دما دو حفتيان ده ما بحثا قالك مجاران كر وجناف وانجي رفراندوم نزيك بون هيا دي قالك برزجريكن دالقان دي ده تشتكي دستنشان كري نينا لنزيك بون هيا وتجهشتن هروها دکتۆر ڕۆژنۆری شاوێ سەرۆکی شاندار ڕێفراندومی ڕوونایی خستە سەر وان کۆمبوونان کو هەر لایەنێک پشتی بدیڤدا چوونە وان دانوساندنان دێڤەگەرنەوە سەرکردایەتیان خۆ و بڕیارە داویە ئژلایەنێ سەرکردایەتی هێتە ڕاگەهاندن. ڕاو بۆ چوونمان ئەو باسانەیەکەیکەین هەرەوێ بگەڕینەوە بۆ قیاداتمان و لەوێ باسی ئەنجامەکانی ئەم جەولەیە بکەین و لەوێ بڕیاری لێدرێ. ئێمە ئێستا ئەزانین ئەوان موقفیان چییە؟ موقفی ئێمەش معلومە پێویست ناکە داخلی ئەو تەفاسیلە بین چوە مەسەلەیەکی تەفاوەزی و حێوارە. سعدی ئەحمەد پیرە تایبەت بۆ دەنگی ئەمریکا ڕاگەاند ku lêvekulînên xwe li ser babetên danûsandinêken da ku nexşerêkeka hav pişikil dîv destûrî da çareseriya wan arîşan bikin û ji giringiya wan rêferandûma. تێگەیشتمان هەبوو بۆ یەکتری و هەوڵی ئەوەماندا کە بڕۆین حەت بە تایبەتی ئەوەی پەیوەندی بە دەرکردنی یاساکانەوە هەیە بۆ کاراکردنی هەندێک لە مادەکانی دەستوری و غەیری ئەوەش ئەو شتانی کە پێشترێ ڕێککەوتین لەسەری و جێبەجێ نەکراوە بەڵام ئەوانە بە خۆت دەزانی مادەی ئەم گفتوگویانن ئێمە ناتوانین ئێستا داخلی تەفاسیل بین و لە ئەوەی کە ئێستا گەیشتونی ئەوەیە ئەو ڕێی ئەوان لەگەڵ لە دیدی ئەوانەوە چارەسەریەکە بگەێنین بە لیژنەی باڵای هەڵبژاردن و سەرکردایەتی لایەنە سیاسیەکانی کوردستان و لەوێ بڕیارۆی بگیرێت چی بەسەر. دەرئەنجاما وان جڤین و وان دانوساندنان دوو هەفتەیەن din biryarên herdû aliyan sebaret bi rêferandûmê hête ragihandin wildîvda çareseriya wan birînan hête kirin ku dehan salat navbera Bexda û Hewlêrê de hebûne. Li Bexda Nizar Ebdullah, Dengê Amerîka.